جوانیتان باش بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەم. ئەمڕۆ لە دیوانی پارێزگای هەولێر ئامادە بووین بۆ ئەوەی کە پارێزگاری نوێ بەڕێز کاک ئومێد خۆشناو دەست بەکار ببێت، پاشەوەی کە فەرمانی هەرێمی بۆ دەرچوو و لە ئەنجومەنی وەزیرانەوە فەرمان دەرچوو. ئەمڕۆ لە 22 ڕۆژی دەست بەکاربوونی پارێزگارێکی نوێ لە هەولێر. پێش هەموو شتێک پیرۆزبایەکی گەرم ئاراستەی برای بەڕێزمان کاک ئومێد خۆشناو دەکەین کە جارێکی تریش کوڕە پێشمەرگەیەک، کوڕە شەهیدێک، کوڕێک لە ناو خەڵک و لە ناو جەماوەری هەولێر دەست نیشان کراوە بۆ ئەوەی ببێتە پارێزگاری هەولێر و درێژە پێدەری ئەو بەرنامەی حکوومەت کە لە چوارچێوەی چاکسازی و خزمەتگوزاری دەست بەکار دەبێت. دیوای سەرکەوتنی بۆ دەخوازین و هەمومان وەکو یەک دەست، وەکو وەزارەتە جیاوازەکان لە ئەنجومەنی وەزیران، جەنابی سەرۆکی حکوومەت، هەمومان بەڵێنی ئەو پەڕی هاوکاریمان بە پارێزگار داوە و بەردەوامیش دەبین ئینشاءڵڵا بۆ ئەوەی کە هەم سەقامگیری و ئەم ئاسایش و ئارامی شاری هەولێر باشتر و خزمەتگوزاریەکان باشتر و پرۆسەی چاکسازیش ئەوەی کە هەتا ئێستا کراوە درێژە پێدەری هەمان پرۆسە بێتن و جێپەنجەی دیار بێتن لەوەی کە خەڵکی هەولێر بە خزمەتگوزاری باشتر بگاتن. کاک ئومێد کەسایەتیەکی ناسراوە لە شاری هەولێر و پێشتریش ئەزمموی باشی هەبووە لە زۆر بواری جیاواز کە لە هەمویان بەسەر کەوتووی و بەسەر بڵندی لی دەرچووە. هەموو لایەک شاهدی بۆ دەدەن کە کادرێکی بەتوانە و جەماوەری و پاڵپشتێکی جەماوەری زۆر باشی هەبووە، بە نمونەی ئەوەی کە لە دوو جار لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەنگی باشی هێناوە و ڕۆڵی کاریگەری هەبووە لە پەرلەمانی کوردستان و متەئەکدین ئێمە لە توانەکانی کاک ئومێد کە لێرەش هەم بەسەر بڵندی و هەم بە دەستکەوتی زۆر گەورە خزمەتێکی باشتر بە شاری هەولێر دەکاتن. ئێمە کۆبوونەوەیەکمان هەبوو لەگەڵ بەڕێزان جێگرانی پارێزگار و هەروەها لەگەڵ هەموو بەڕێوەبەرگشتەکان و بەرپرسانی ئیداری، ئەمنی و خزمەتگوزاریەکان لە پارێزگای هەولێر بۆ ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی کاک ئومێد خۆشناو بناسێنین و پرۆسەی ئاڵوگۆڕی فەرمانی وەزاری لە نێوان پارێزگاری بە وەکالەت کاک هێمن لەگەڵ پارێزگاری نوێ بەڕێوە چوو. من جێگای خۆیەتی کە لێرەوە سوپاسێکی بێپایان ئاراستەی کاک هێمن و کاک مەسعود و هەموو ئەو ستافەی کە لە ماوەی ڕابردوو هەوڵێکی زۆر جددیان داوە بۆ ئەوەی کە هیچ بۆشاییەکی ئیداری و خزمەتگوزاری دروست نەبێتن، ئەو پەڕی توانیان خستۆتە کار و دەستخۆشیان لێ دەکەم ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن و لەمە و پاشش بە وەکو یەک تیم لەگەڵ کاک ئومێد درێژە پێدەری هەمان ئەو پەیامانە دەبن کە خوا لێ خۆش بوو پارێزگاری پێشوو دکتۆر فەرسەد سۆفی کاری لە پێناو دەکردن، هەرچەندە تەحەدیات یەکجار زۆرە، ئەزمات یەکجار زۆرن و کێشەی ئابووری گەورە ڕوبەڕۆی تەواوی ناوچەکە بۆتەوە. لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کێشەی گەورەمان هەیە لەو بوارە و لە هەمان کاتیشدا کێشەی گەورەتر لە بواری ڤایرۆسی کۆڕۆنا ئێستا لە ئارادایە و داتایەکان بەداخەوە پێشان دەدەن کە لە عێراق زۆر بەرفراوان زیادی کردووە، لە هەولێریش لە پارێزگاکانی تری کوردستانیش ژمارەکان ئەم دوێنێ لەگەڵ پێرە جیاواز بوون. بۆیە ئەرکێکی قرس ڕوبەڕۆی کاک ئومێد دەبێتەوە لە هەموو ڕۆیەکەوە، بەڵام ئێمە دڵنیان لەوەی کە بە کاری گروپی و بە کاری تیم لەگەڵ هەموو ئەو بەڕێوەبەرانەی کە لە ئاستی پارێزگار هەنا، لەگەڵ وەزارەتە جیاوازەکان کە کاروباری هاوڵاتیان لە ئاستی پارێزگا بەڕێوە دەبن، هەماهەنگی باش دەکاتن و دەتوانێت ڕوبەڕووی ئەو کێشانە ببنەوە. من پیرۆزبایەکی گەرمی لێ دەکەم ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبێتن، هەر ئەوەندەم هەیە ئینشاءڵڵا تەمەنای تەمەندەرێریشی بۆ دەخوازم. بە ناوی خوای گەورە و مێرەبان، سپاس بۆ جەنابی
وەزیری ناوخۆ برای بەڕێز کاک ڕێبەر بەدڵنیاییەوە وێ ڕای پشتیوانیکردن لە هەموو دەربڕینەکانی جەنابیان من دەمەوێت لە دەستپێکدا درود بۆ ڕۆحی برای جوانەمەرگم دکتۆر فرسەت بنێرم و بەڵێنیەوەی پێ بدەم ئەو کارنامەیەی کە لە چوارچێوەی کارنامەی حکوومەت و ئەو نەخشە ڕێگایەی کە ئامادەی کردبوو بۆ خزمەتکردنی شاری هەولێر بە ئەمانەتەوە لە ئەمڕۆڕا هەنگاوەکانمان دەست پێ دەکەین لە تەحقیقکردنی ئەو کارنامەیە و دەمەوێت پێش هەموو شتێک دڵنیاییش بە خەڵکی پارێزگای هەولێر بدەین بە ناو شار و دەرەوەی شار و تەواوی قەزا ناحیەکان ئێمە لە ئەمڕۆدا ئەرچێکمان کەوتە سەرشان کە لەلایەن جەنابی سەرۆکۆڕ دەستنیشان کراوین و کاندید کراوین لەلایەن حزبەکەمان بۆ خزمەتکردنی سنووری پارێزگای هەولێر محور و کاری ئەساسی لەلای ئێمە خزمەتکردنی جەماوەرە لەگەڵ ئەو دۆخەی کە ئێستا خەڵکی کوردستان هەمووی دەزانی کە ئێمە لە چ دۆخێک داین کارنامەکەی حکوومەتەکەمان کارنامەیەشی گشتگیرە و جەنابی سەرۆکی حکوومەتیش هەمیشە تاکیدی لەسەرەوە کردوتەوە لە هەموو سنوورەکان دەبێت خزمەتی باشتر پێشکەش بە هاوڵاتیانی کوردستان بکرێەوە لە نێویشیدا هەولێر وەکو پایتەختی سیاسی و پایتەختی بەیەکەوە ژیان و هەروە وەکو پایتەختی هەرێمی کوردستان خصوصیەتی خۆی لە بەرچاو بگیرێتن ئەمن دڵنیایی بە جەماوەری شاری هەولێر و دەوروبەری دەدەم و سنووری پارێزگای هەولێر دەدەم لە ئەمڕۆوە ئەرچی ئێمە بەبێ جیاوازی وەکو هەمیشە ڕاست پێدراوین هەم لەلایەن جەنابی سەرۆکەوە هەم لەلایەن سەرۆکی هەرێمەوە هەم لەلایەن سەرۆکی حکوومەتەوە تەنها و تەنها ئامانج تێدا ئەوەیە ئێمە بەبێ جیاوازی لە خزمەتی دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر بین و بە دڵنیاییشەوە ئامانجمان وایە کە بتوانین خزمەتی باشتر پێشکەش بە خەڵکی سنووری پارێزگای هەولێر بکەین دەمانەوێت ئەو کارانەی لە ڕابردوودا کە هەندێک جار بووتە هۆکاری دڵزویربوونی جەماوەر لە ئێستا زووە بەڵێنی ئەوە بدەین بەڵام بە کردار لە ئایندەدا ئەوە بسەلمێنین لە نێوان حکوومەت کە بەرەنجامی قوربانیدانی خەڵکی کوردستان و ماندووبوونی خەڵکی کوردستانە بە کردار دەمانەوە ئەوە بسەلمێنین هیچ دیوارێک لە نێوان ئێمە و جەماوەر نەمینێ لەوەی کە لە نێوان فەرمانگەکانی حکوومەت نەمینێ کە هاوڵاتیان خۆیانی تێدا نەبینەوە نا بە پێچەوانەوە هاوڵاتیانی ئەو وڵاتە بوونە ئەو دامەزراوە دەستوریان دروست کردیە دەبێ هەوڵ دەین خۆشەویستیەکەشی پەرەی پێ بدەین و ئێمەش تەواوکاری هەموو ئەو خزمەتکارانە دەبین کە لە ماوەی ڕابردوودا لە سنووری ئەو پارێزگایە و لەو مەوقیعەدا کاریان کردیە بەڵام دەمانەوێت نمونەیەک بین ڕاستە ئەوانەی ڕابردوو هەر هەمویان هەوێنی سەرکەوتنەکانمان دەبن داهێنانەکانی ئەوان لە قۆناغە جیاوازەکاندا و بەردەوامیدان بە کارە باشەکان و هەوڵدان بۆ کەمکردنەوەی کارە ئەو کارانەی کە کەم و کوڕیت تێدا بووە بەڵام دەشمانەوێت نمونەیەک بین و لەو قۆناغەدا جێپەنجەی خۆمان جێبێلین ئێستا لە کۆبوونەوەکەش باسمان کرد یەکەم هەنگاومان کە باوەڕمان پێ هەیە بابەتی تیم بەیەکەوە کارکردن لەگەڵ هەموو فەرمانگەکان و لەگەڵ دیوانی پارێزگا و لەگەڵ قەزا و ناحیەکان لەگەڵ ئەوەشدا ڕازگۆیی و دەستپاچی و جوان کارکردن لە چوارچێوەی ئەو مەبدەئە ئەساسیانەی کە کارنامەی حکوومەتەوە هەموو لایەکیش لەسەری ڕێکەوتینە لەسەر ئەو ئەساسەی کە دژوەستانەوە بە پیسخۆری و بە گەندەڵی و بەو کارانەی کە دەبنە هۆکاری لە نەتیجەدا حکوومەت و ئەزمونونەکەمان و خەڵک تێدا زەرمەند بێتن سۆز بێتن کە لەو چوارچێوەیەدا بەو پەڕی ئەمانەتەوە کارەکانی خۆمان بکەین و ڕێگریش لە هەموو کارێک بکەین کە ببێتە هۆکاری نایاسایی و تەجاوزات و واروەها کارێک کە ببێتە هۆکاری خەڵک پێی نیگەران بێتن ئەمجارێکی دیکە لە ئەرچی ئێستام تێدەگەم وەکو ئەرچێک ئەرکێکی قورسە بەڵام باوەڕم بەو پشتیوانیە بەهێزە هەیە کە هەم لەلایەن جەنابی وەزیری ناوخۆ هەم لەلایەن ئەو تیمەی لە پارێزگا و لە فەرمانگەکانی هەولێر و لە قایمقامیەت و ناحیەکانەوە پشتیوانیمان لێ دەکەن و پشتیوانیەک بەهێزەکانی جەنابی سەرۆکی حکوومەت و تەواوی حکوومەت لە وەزیرە جیاوازەکان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گفتوگۆمان هەبووە پێم وایە ئەوانە هەموو هۆکاری ئەو سەرکەوتنەمان دەبێتن یان ئەو کارانەمان دەبێتن لە ئایندەدا بە سەربەرزی لێ دەربچین دووبارە ئەمن سۆزم بە جەنابی سەرۆکدایە خزمەتکاری خەڵکی هەولێر بم لێرەشەوە لە بۆ ڕای گشتی ڕای دەگەێنم سۆز بێ ئەو سۆزێ بە سەرۆکمدا نەیشتێنم لە ئاستی ئەو چاوەڕوانیە بینی لە ئاستی ئەو دەستنیشانکردنە بین کە ئێمە ئەو ئەرکەمان پێسپێردرایە و هەولێرمان خۆش دەوێ
یەکێک لە شانازیەکانی من ئەوەیە کە لە ڕابردوودا ئەو خۆشەویستی لە بۆ شارەکەم و لە بۆ سنوورەکەم هەبووە ڕۆژێک لە ڕۆژان بتوانم کە پێشتر بە قسە پێشتر بەو هەنگاوەکانی یان پشتیوانیکردن لە کارەکان دەمانەویست خزمەتی هەولێر بکەین ئێستا بەرپرسیارەتەکەمان کەتە سەرشانی ئیشاءالله ئەو خۆشەویستێ لە دەست نادەین و زیاتری دەکەین و سپاس دەبۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ دوای نیوەڕۆ کاتژمێر 2:30 لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کۆبوونەوەی خۆی دەکات و کاگومێدیش یەکەم کۆبوونەوەی لیژنەی باڵای کۆڕۆنا بەشدار دەبێتن لەوێ چاوەڕێ دەکەم بزانین هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی چی دەبێتن بۆ ئەو ماوەی ڕابردوو لەسەر بنەمای ئەو داتایانەوە ئەو هەڵسەنگاندنی کە وەزارەتی تەندروستی دەیخاتە بەردەمی کۆبوونەوە لەوێ بڕیاری لێدەین بۆیە تا ئێستا ئێمە هیچ بڕیارێکمان نییە بۆ قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینەکردن چونکە هەر بڕیارێک بدرێت لەسەر بنەمایەکی تەندروستی و هەڵسەنگاندنی تەواو دەکرێتن. وتەبێژی وەزارەتی کۆچ و گۆزبەرانی عراق دوێنێ بە میدیا عەرەبیستانی ڕاگەیاندووە لەنابنەوە یاخود لەگەڕانەوەی ئاوارەکان هۆکارەکەی هەرێمی کوردستانە لەبەرەوەی بۆ کاتی انتخابات دەوێت بەکاریان بێنێ وڵاتان چ دەبێ و ئەم قسە بۆ کراوە. بەداخەوە ئێمەش شتێکی وامان بیست لە ڕاگەیاندنەکانی عەرەبی کە کەسێک لە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی فیدراڵ لێدوانێکی وای داوە وەبزانم ناوەندی هەماهەنگی هاوبەش و بەڕێوەبردننی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ وەڵامیان داوەتەوە وەکو پێویست بەڵام پێم باش بوو کە ئەو پرسیارەت کرد هەڵوێستی ئێمەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕۆنی و بە ئاشکرایی ئێمە هەم بە ڕێکخراوەکانی UN هەم بە حکوومەتی فیدراڵ لە کۆبوونەوەی هاوبەش کە لە باغدا کردومانە بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەنددارەکان پێمان گوتوونە ئێمە لەگەڵ بڕیاری داخستنی ئەم مخەیەماتانینە بە بڕیارێکی سیاسی ئێمە لەگەڵ ئەوەنینە خەڵک ناچار بکرێتن بگەڕێتەوە شوێنێک کە ئاسایش و سەقامگیری و خزمەتگوزاری تێدانە لە بنەڕەتدا ئێمە نەبووین کە بڕیارمان داوە ئاوارە هەبن کوردستان دەرگاکانی کردەوە پێشەوەی دەرگاکانی بکاتەوە دڵی خۆی کردەوە بۆ ئەو خەڵکە کوردستان هەمیشە شوێنێکی ئارام بووە بۆ هەر کەسێک کە لە هەر زۆڵم و جۆرێک لە شوێنێک تووشی بوو بتن کوردستان بۆ کە پەناگە بۆ هەموو خەڵکی عێراق تاکیدمان لەوە کردوتەوە کە کوردستان بە هەموو شارەکانیەوە وەکو پەناگەیەکی ئارام بۆ هەموو خەڵک دەمێنێتەوە بۆیە ئێمە ناتوانین ئەوەی ئەوان کردیان بڕیار بدەین ئەو کەمپانە دابخرێت چونکە ئەو بڕیارەی کە درا لەلایەن ئەو بەڕێزانەوە ئێستا پێچەوانەی ئەو بڕیارە خەڵکێکی زۆر ڕۆژانە ڕۆ لە هەرێمی کوردستان دەکەن و دێنەوە ناو کەمپەکانی هەرێمی کوردستان داتایەکان ڕادەگەیەندرێتن بۆ ئەوەی هەڵوێستی دروستی ئێمە بزانن و بۆ ئەوەی هەمووتان بزانن هەڵوێستی ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکانیش هەمان هەڵوێستی هەرێمی کوردستانە ئێمە زۆر بەڕوونی لەگەڵ ئەوەین هەر کەسێک ئارەزوومەندانە حەز بکات بگەڕێتەوە شوێنی خۆی ئێمە دەرگای بۆ دەکەینەوە پاڵپشتی دەکەین ئاسانکاری بۆ دەکەین هەروەکو هەتا ئێستا کردومانە ئێوە هەمووتان دەزانن لە ڕابردوو ئێمە نزیکەی 2.5 میلیۆن ئاوارەی ناوخۆ و پەنابەرمان هەبووە لە هەرێمی کوردستان ئێستا نزیک بە ملیۆنێک ئاوارەی ناوخۆ پەنابەر لێ هەرێم ماون کەواتە نزیکەی 1.5 میلیۆن گەڕاونەتەوە ئەمە باڵگە و شاهیدی ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان هەرچەند ڕوبەڕووی چەندین کێشە و گرفتی ئابووری بووینەتەوە بەداخەوە حکوومەتی فیدراڵ وەکو پێویست لەو کاتەش هاوکاری ئێمەی نەکردووە لە دابینکردنی پێداویستیەکانی ئاوارەکانی ناوخۆیی کە هاوڵاتی عێراقینە و لە لای ئێمە زۆر ڕێزێکی تایبەتیان هەبووە هەرچی لە توانای ئێمە هەبووە سەرەڕای هەموو ئەو کێشە ئابووریانەی کە هەمان بووە لە شەڕی داعشەوە بگرێت تا ئێستا لەو کاتێک کە بودجەی هەرێم و موچەی هەرێمیان بڕیوە بە ئێستاشی لەگەڵ بێتن وەکو پێویست هاوکاریان نەکردووە نە ئەوان و نە کۆمەڵگای نێودەوڵەتیش ئەوەی کە لە سەرشانی ئێمە بووە
نزیکەی ١٧ تێچووی هەموو ئەو خەرجیانەی بۆ ڕاگررتنی ئاوارەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئەرکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بووە. ئەوەی تر سەتاسیەکەی بەشی هەرە زۆری ڕێکخراوەکانی UN خستویانەتە سەرشانی خۆیان بەشێکی کەمی حکوومەتی فیدرال جێبەجێ کردووە. بۆیە بۆ ئێمە جێی پرسیارە بەڕاستی لە جیاتی ئەوەی ئەو بەڕێزانە لە بەغدا سوپاسگوزاری خەڵکی کوردستان بن، سوپاسگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان بن لەوەی کە لە ڕۆژانی تنگانە و لە کاتی ناخۆشی ئێمە بووین کە ئەو خەڵکەمان لە خۆ گرت و شوێنمان بۆ کردنەوە و ئێستاش بەوە سەربەرزین کە کللتوری پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان کللتورێکی زۆر ڕەگ و ڕیشەی قۆڵی هەیە لە ناو کۆمەلگادا و یەکێکە لە شانازیەکانی خەڵکی کوردستان. بۆیە ئەوانەی کە لە بەغدا بەو شێوەیە باز دەکەن تاوانە کە دەرحەق بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیەوە جێمانجێبوون بۆ دروستکردنی لێژەی هاوبەرژە تیمێکی هاوبەر بۆ دەوازە سنوورەکان. ئەم کاتێکی دیاریکراوتە لە بەردەستان ئایا ئەم کاتە تەواو و لەو ماوەدا چیتان کردوە کارەکانتان تەواو بووە تیمەکەتان پێکەنەوە؟ بەڵێ لە بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە ئیشی لەسەر کراوە لەگەڵ وەزیری پێشمەرگە ئیشمان کردووە و هەنگاوی باش نێدراوە، بەڵام هەندێک لە بەڕێزان پێیان وا بوو کە دەکرێت ئەم بابەتە بە جۆرێکی تر چارەسەر بکرێتن، داوای فرسەتێکیان کرد کە ڕێگە بدرێتن شێوازی تر بگرنە بەر بۆ ئەوەی ئەو قاچاقچێتەی کە لە هەندێک سنوور هەیە کۆتایی پێبێتن. سایتی وشا لە ماوەی ڕابردوو چەند هێرشێکە سەر لێژێک پێ هێنرا لێکۆڵینەوەکان گەیشتوە بە شوێنی سەرەدا و دەستکەوتووە و هەروە پرسیارش کرد حزب الله نوجەبا لەگەڵ هێزەکانی پەکە لە شنگان خراونەتە حاڵەتی ئامادەباشی ئێوە چی دەکەن بۆ؟ سەرەتا بەداخەوە هەندێک کەس سوودیان وەرگرت لەو مامەڵە باشەی کە لە بازگەکان لەگەڵ ئەو خەڵکە دەکرێت کە لە پارێزگەکانی تری عێراقن هاتوچۆی هەرێمی کوردستان دەکەن و سوودیان وەرگرت لەوە کە دزە بکرێتە ناو هەولێر و ئەو تاوانەیان ئەنجامدا بەرامبەر بە چەند گەڕێکێکی شاری هەولێر و فڕۆکەخانەی هەولێر. سەرخۆشی لە کەسوکاری ئەو بنەماڵی ئەو کەسە دەکەین کە گیانی خۆی لە دەستدا لەو ڕووداوە و هەروەها هیوای چاکبوونەوەی زووتریش بۆ بریندارەکان دەخوازین. بە تاکید ئەوە پێمان دەڵێتن کە بێجگە لە داعش لە عێراق گروپی تری تێرۆریستی تێکدەر هەنا پێویستی بەکاری هاوبەش و هەماهەنگی زیاتر هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال لەگەڵ هاوپەیمانان و هەموو ئەو لایەنانەی کە دژی تێرۆر و تێکدەرن بۆ ئەوەی کاری هاوبەشی زیاتر ئەنجام بدەین و ڕێگری بکەین لەوەی کە دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە. لێژنەیەک دروست کرا بوو و هەروەها لێژنەیەکی هاوبەشیش هەبوو کە لە نێوان بەڕێزان جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق لێژنەیەک لە بەغدا هاتن لەگەڵ لێژنەی خۆمان کاری هاوبەشیان کردووە. ئێستا چاوەڕێ ئەوە دەکەین دەرەنجامی ئەو لیژنەیە بە تایبەتی ئەوەی کە لەسەر ئەرکی برایانمانە لە حکوومەتی فیدرال جێبەجێ بکرێتن و ئەو خەڵکەی کە تاوانبارن و لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن دەستگیر بکرێن و ڕادستی یاسا و عدالت بکرێن بۆ ئەوەی بە سزای یاسایی خۆیان بگەن. یەک پرسیار لەبارەی گۆڕانکاری لە پۆستە ئەمنیەکان بەڕێوەبەری پۆستە ئەمنیەکان هیچ شتێک کە بکرێن؟ گۆڕانکارین مەسەلەی هەر پۆستە ئەمنیەکانی ئێمە لە دوای دروستبوونی کابینەی نوێ گۆڕانکاری زۆرمان کردووە لە ڕۆی ئیداریەوە لە ڕۆی ئەمنیەوە و بەردەوامیش دەبین لە قەزا و ناحیەکان لە پارێزگارە لە دەستگا ئەمنیەکانە پۆلیسە بەشێکی هەرە زۆری ئەو پۆستانە گۆڕانکاری تر دەکرا و بەردەوامیش دەبین. بەڵێ پرسیارەوە بێزەحمەت بەشێک لە هاوڵاتیان هەولێر بە دوو زۆرە بین زۆنی زێری و زۆنی هەژاران لە کارنامە ئێوەدا تا چەندە گرنگی بۆ زۆنا درێک کە پێڵێن زۆنی هەژاران و گەڕکەژانشینەکان کە ئێستا خزمەتگوزاریان پێویستە باسە کاگوێت بۆ کاگومێداوە بەجارە وڵات بەبجا بداتەوە. بە تاکید هەولێر دوو زۆن نییە، بەڵام هەولێر بەشێک لەو مێژوەیتی کە ڕەنگە لە گەڕەکە میلیەکانی حکوومەت نەیتوانی بی وەکو پێویست هەندە جێگا دەستی خەدەماتی بگاتێن
و گەڕەکە نوێەکان کە دروست بوونە بە دڵنیاییەوە و ئەو جێگا نوێیانەت کە تازە دروستبوونەی سەردەمەکەنە ئەنی ئەو تەراکماتی ڕابردوونیە بەڵام ئامانجی ئێمە وایە لە ناو کارنامەی حکوومەت و لە کارکردنەکانمان بە دڵنیاییەوە ئێمە دەبێ هەموو هەوڵەکانمان بە ئاراستەی ئەوە بین لە کامە گوند لە کامە قەزا لە کامە ناحیە لە کامە کۆمەلگا لە کامە گەڕەکی ملی پێویستمان بەوە هەیە خزمەتی زیاتری پێ بکەین و ئەوەی ئەمیش ڕاست پێدراوم کە بەڵێ دەبێ بە دڵنیاییەوە لەو جێگایانە کار بکەین کە پێی دەگوترێ هەژار نشین و ئەو جێیانەی کە پێویستی بەوە هەیە زیاتر ئاوڕێ لێ بدرێتەوە و دەمانەوێت ئەوەش ڕابگەێنین کە دڵمان لە بۆ خواستەکان و داخوازیەکانی خەڵکی پارێزگای هەولێر بەقەت قەڵاتی هەولێر فراوان و گەورە دەبێ و تەمەنایەوە دەکەین لە کۆتاییشدا وەکو منارە بە سەربەرزی لێ دەربچێت. دیارسێنم لە تۆڕی هەواڵیژان پرسیاری چیرۆکی هەرچیان ساروەکانم هەیە کە هەر 2 ساڵە بەردەوام و تاکو ئێستا خزمەتگوزاریان بۆ نەچووە خاوەنزەویەکان هێشتا ساروەکان دەڵێن ئەم چیرۆکە نایەتەدی تۆ پارێزگاری نوێ ئامادەی ئەم چیرۆکی هەشتی ساروەکان پێدەدی. بەتاکید لە کارەکانی حکوومەت لەگەڵ وەزارەتی شارەوانی ئەو هەنگاوانە پێشتر لە پارێزگای جیرایتە بەر بە ئاراستەی چارەسەربوونی ئەو گرفتەیە کە یەکێک لە گرفتەکانی هەولێرە من 2 ڕۆژ پێش ئێستا کە لە لای جەنابی سەرۆکی حکوومەتیش باسی ئەو بابەتەکرا پرسێکە جەنابیشیان ڕایسپاردین کە لەگەڵ وەزارەتی شارەوانی هەموو هەمانجیەک بکەین ئەو پرسە و ئەو داخوازی خەڵکی هەولێر کە حەقیەتی نزیک بە 18,000 پارچە زەوی کە خەدەماتی پێنەگەیشتووە ئێستا ڕێگە پێدانی نابیتن جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە ڕاستپاردووە لە زووترین کاتدا پلانێکی گونجاومان هەبیتن بە ئاراستەی چارەسەربوونی ئەو کێشەیە بەڵام پێشمانوانەبی لە شەو ڕۆژێک دەتوانین هەمووی چارەسەر بکەین 18,000 پارچە زەوی لە خەدەمات گەیاندن لەو پێداویستیانەی و لەو زروفەی ئێستاشدا ئاسان نییە بەڵام ئیرادەیەکێ و جەنابیان ڕایسپاردین کە لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی لە هەماهەنگی بین ڕێگە چارەیەکی گونجاو ببینینەوە کە خەڵکی ئێمە لەو بابەتەدا سوودمەند بێتون و بەتاکیدش لە ئایندەدا چارەسەر دەبێت و زۆر سپاس لەبەوە